بەڕێزانم کاتتان باش پێشنیوەڕۆی ئەمڕۆ لە بازگەی بانیمەقان گرژیەک دروست بووە. گرژەکە بەم جۆرەیە کە بۆتان باس دەکەم. سەرەتا چوار کارمەندی هێزەکانی کۆماندۆ لە کەرکووکە و ویسیانە بێن بۆ سلەیمانی لە دەوێ بۆ دەوامی فەرمی خۆیان. عادەتەن ئەمڕۆ شەممەیە، ئەو کارمەندانی کە دەوامیان هەیە دەگەڕێنەوە بۆ ئیتردا ڕۆژی یەکشەمەیە. ئەو کەسانی کە دەوامیان دەکەوێتە ڕۆژی یەکشەمەوە لە کاتی خۆیان پابەندی دەوام و ئیشوگاری خۆیان بن. ئەڵبەدەم کەسانە لە ئۆتۆمبیلێکی جۆری ئۆپڵدا بوون. کاتێک هاتوونەتە نێو بازگەکە، کارمەندان یان بڵێ ئاسایشی بازگەکە داوای ناسنامە و خۆناساندنیان لە کارمەندەکانی کۆماندۆ کردووە. ئەوانیش گوتویانە یان ئەوەی کە شاید حاڵەکان باز دەکەن و بابەتەکە بەم جۆرەیە. ئەوان وتوانە ئێمە خۆناساندنمان ناوێت، بە هەر جۆرێک بووە ناسنامەکەیان نەیاوەتە هێزەکانی ئاسایش یاخود ئەو کارمەندانی کە لێپرسینەوە لەو کەسانە دەکەن کە بەنێو بازگەکەدا تێپەڕن. ئەمە بۆتە هۆی ئەوەی کە ئەڵبەت ئەم بابەتە جۆرێکی دیکە لە نێو پەیج و بەشێک لە سۆشال میدیا و تیڤەکاندا قسەی لەسەر کرا. بازەوە دەکراکە لە کاتی ئەو گرژیەیە میلی با بڵێن تفەنگەکانیان لە یەک ڕاکێشاوە، تەنانەت دەگوترا بریندار هەیە تەقەیان لێ کردووە. بابەتەکە هیچ بەو جۆرە نەبووە، تەنها ئەوە بووە دەمەقاڵەیەک لە نێوان ئەم دوو هێزەدا ڕووی داوە. ئەوان داوای ناسنامە و خۆناساندنیان لەو کارمەندانە کردووە. ئەوانیش موسیر بوون لەسەرەوەی کە ئەوان خۆناساندنیان ناوێت و ئەمان کارمەندی کۆماندۆن، بۆیە ئەم گرژیە دروست بووە. ئەمە وای کردووە کە هێزەکانی با بڵێن ئاسایشی نێو بازگەکە وەکو ناڕەزایەتیەک ئەمەیان پێ قبوڵ نەکراوە، بۆیە بۆ ماوەیەک بازگەکەیان داخسووە. ئەمە بۆتە هۆکاری ئەوەی کە قەرەباڵغی و لۆد و فشارێکی زۆر لەسەر بازگەکە دروست بێت. تەنانەت لە قسەم لەگەڵ یەک دوو شۆفێرداکرد ئەوان باسییان کرد وتیان ئێمە بەیانی لە مۆنۆمنتەکەی چەمچەماڵەوە لەوێەوە وەساوین هەتاوەکو ناو بازگەکە سیارە بووە، ئۆتۆمبیل بووە، قەرەباڵغی و فشارێکی زۆر لەسەر بازگەکە دروست بووە. بەڵام هەموو ئەم بابەتەی کە باسم کرد کەمتر لە نیو کاژمێر بووە، بۆیە زوو بە زوو بابەتەکە چارەسەر کراوە و تا ئێساشی لەسەر بێکەمە پێش ئێسا با بڵێن پۆلیسی هاتوچۆ لێرە بوو بۆ ئەوەی کە ئەو لۆد و قەرەباڵغی کە لەسەر بازگەکە هەیە زوو بە زوو بڕەوێتەوە و ئێستا ئاراسەکان بە هەردوو ئاراسەی با بڵێن کەرکووک بۆ سلەیمانی یاخود بۆ چەمچەماڵ و بە پێشەوانەشەوە سلەیمانی بۆ کەرکووک. ئێستا بازگەی بانیمەقان هاتوچۆ ئاساییەتیایە، کارمەندانی هاتوچۆ لێرە بوون، کاراسانیان کرد بۆ هاوڵاتیان و شۆفێران. بۆیە ئەو بابەتە تەنها وەکو باسم کرد کەمتر لە نیو کاژمێر بوو و بابەتەکە ئێستا چارەسەر کراوە.